بینەر و بیسەرە عزیزاکانم لە شوێنەکەن سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ تایبەتمان کردووە بە مانگی پیرۆزی ڕەمەزان وەکەزانین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بەوە ناسراوە کە مانگی بەخشندەی و لێبوردن و خۆشەویستیە بۆیە هەمیشە مسلمانان بیر لەوە دەکەنەوە کە لەم مانگەدا زەکات ببەخشن سەرفترە بدەن ئەو خواردنەی کە هەیەە تەنانەت لە ئێوارانە لەگەڵ دراوسەکانیشیانە بەشیکەن. بۆ ئەمڕۆ بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا محەممەد سەرگەتی کە بەڕێزیان مامۆستای ئاینین هەروەها پێشنێژ و وتارخوێنی مزگەوتی قوڵقوڵان میوانی ئێمەیە قسە و باسەکەین لەسەر گرنگی بەخشینی زەکات و سەرفترە. مامۆستاگیان بەخێر بێ سەر و سەرچاو سپاس بۆ ئامادەبوونت مەمنونم. مامۆستا پێم خۆشە سەرەتای پرسیارەکان لەو دەست پێکەم بزانم زەکات چییە لە ئاینی ئیسلامە چۆن پێناساکرێ و زەکات لەسەر مرۆڤێکی موسڵمان لە چیەوە سەرچاوەی گرتووە. بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله أما بعد زەکات یەکێکە لە ڕوکنەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە وەکو چۆن نوێژ و ڕۆژ و حەج و پاشان زەکات یەکێکە لە پایە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام کە خۆی پەروەردگار واجبی کردووە لەسەر کەسانێک بە 5 مەرج یەکەم مسلمان بێ واتە ئەگەر غەیرە مسلمان بوو زەکاتی لەسەر واجب نابێ ئەو بەرپرسیارەتی تر ڕووی تێەکە و پاشانیش مڵکی ئەو ماڵی کە هەیەی مڵکی خۆی بێ مڵکی خاصی خۆی بێ و دەسەڵاتی بەسەریا هەبێ ئەو کەسەش ئازاد بێ کە ئەو مڵکەی لە دەسایە ئەو ساڵی جارێ ئەگەر گەیشتە حەدی نیساب ساڵی بەسەرا هاتەوە گەیشتە ئەندازەی دیاریکراو کە بەپێی شریعەتی پیرۆزی ئیسلام ئەگەر ئاڵتون بوو 20 مسقال و ئەگەر زیویش بوو گەیشتە حەدی 40 مسقال ئەو کاتە زەکاتی لێ ئەکەوێ و ئەدرێ بە چینی فەقیر و هەژاران و دەستگرۆیی و هاوکاری کەم دەرامەتانی پێ ئەکرێت. باش مامۆستا پێم خۆشە باسێکی ئەوم بۆ بکەی کە بزانم زەکات کەی واجب کراوە لەسەر موسڵمانان لە مێژووی ئاینی ئیسلامە ئەزانین کە بۆ نمونەکەی نوێژ واجب کراوە کەی بۆ نمونە حەج واجب کراوە کەی پێمان خۆشە بزانین کەی واجب زەکات واجب کرا لەسەر مرۆڤی موسڵمان. مەسئلەی زەکات هەر لە ئاینە پێشوەکانیشدا ئەگە سیر بکەین خی پەروەردگار کاتێ باسی بەنی ئیسرائیل و یا قەومانی پێش مسلمانی ژەکە لە هەموویانە باسی بەخشین و زەکاتی تایە ئەوە تا خی پەروەردگار کاتێ لە سەر زمانی حەزرەتی موساوە خطاب بە قارون ئەکاکەیەکە کە دیارە کەسایەتێکی دیاری سەرمایەداری نێوگەلی موسا بووە على نبينا وعليه الصلاة والسلام فرمي وابتغي فيما آتاك الله الدار الآخرة ولا تنسى نصيبك من الدنيا ئەوەی خوا پێی بەخشیوی لەو ماڵ و سامانەی کە هەتە بەشی دنیات لەبیر نەچێ بەڵام زۆری بەکاربێنە بۆ ڕەزامەندی خوای پەروەردگار و بەدەستهێنانی ڕۆژی دوایی واتە زەکات هەر لە دێر زەمانەوە لەگەڵ هەموو ئاینەکانە ڕێگی داکوتا و هەتا ئاینی پیرۆزی ئیسلامیش لەگەڵ یا هاتووە لەگەڵ یەکەم دەستپێکی ئاینی پیرۆزی ئیسلامە خوای پەروەردگار فەرمێ ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ويؤتون الزكاة. يعني لەگەڵ نوێژ و زەکات پێکەوە خی پەروەردگار باسییانەکە ئەوەندە بە گرنگی و بایەخەوە باسی زەکاتەکرێ کەواتە هەر لەگەڵ سەرەتای دروستبوون و سەرەتای هاتنی وەحیا زەکاتیش لەگەڵ یا واجب کراوە لەسەر ئەو کەسانی کە خی پەروەردگار نعمەتێکی پێبەخشیون کە بتوانن ئەو وەکو سپاسگوزاریەک بۆ خی پەروەردگار و حەقی ئەو ماڵی کە خی پەروەردگار بەوانی بەخشیوە بیگەێنن بە کەسانی دەستکورت و کەم دەرامەت و ئەو کەسانی کە چین و توێژانێکن ئەبێ هاوکاری بکرێن یارمەتی بدرێن بە ئەوی ئەوانژ ئینشاءالله وەکو باقی دەوروبەریەکانی خۆیان ژیانێکی شایستە بەڕێ بکەن. باش مامۆستا هەمیشە باسی شتکە لە سەرەتای بەرنامەکەیەکە ڕوکنەکانی ئاینی ئیسلام شایەت ومانە نوێژە دوایەوە زەکاتە بزانم یعنی دوای ئەوە مانگی پیرۆزی ڕەمەزانە لە ڕوکنەکان کە باس کراوە بەڵام ئێمە هەمیشە وا بیرەکەینەوە خود وا بیستومانەکە زیاتر لە زەکات لە مانگی ڕەمەزانە ئێمە زەکات ئەدەین بزانم زەکات تەنها لە مانگی ڕەمەزان ئێمە ئەتوانین ئێمە ئەو کارە ئەنجام دەین یاخۆ زەکات کات و ساتێکی بۆ نیە و لە هەر مانگێکی دیکەیا بێ ئێمە ئەتوانین زەکات بدەین. ئێمە ئەڵێن یەکێک لە مەرجەکانی واجببوونی زەکات تێپەڕبوونی ساڵێک کە بەسەر ئەو ماڵی کە خوا بە ئینسانی بەخشیوە کاتێک گەیشتە حەدی زەکات ئیتر گرنگ نییە ئەو مانگە ڕەمەزان بێ شعبان بێ مانگی یەک بێ دوو بێ هەر مانگێک بێ با بڵێن من لە مانگی
سێوە پارەیەکم داناوە ساڵێکی تر مانگی سێ زەکاتی تیاواجب ئەبێ یا مەسەلەن کەسێک دەغڵودانی هەیە خۆ دەغڵودان کاتێگەنم درێنە ئەکرێت لەو کاتە ئەو کەسەی خورمای هەیە لە کاتی خورما کەواتە وابەستەی ڕەمەزان نییە ئەمەی کە دەوڵەمەندان و سەرمایەداران با بڵێن مانگی ڕەمەزانیان تایبەت کردووە بە دانی زەکاتەوە هۆکارێکی بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە بەخشندەی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە و خێر و سەدەقات لە مانگی پیرۆزی ڕەمەزانە خوای پەروەردگار بە چەندین قات زیاتر وەری ئەگرێ بۆیە حەزیان کردووە خۆیان کارەکەی خۆیان وارێک بخەن لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزانە بێ بۆ ئەوەی زیاتر لە خێری دانی زەکاتەکە کۆمەڵە ئیزافات خێری زیاتر یەک بە دەوی تا یەک بە هەفتا و تا یەک بە حوسەتیش خوای پەروەردگار ئەجری زیادە ئەنووسێ بۆ ئەوەیە ئەیخەنە مانگی پیرۆزی ڕەمەزان ئەگینا زۆر ئاساییە هەر کەسێ بە پێ و کار و بە ئەندازەی کار و کەسابەتی خۆی لە چ مانگێکەوە دەست پێ ئەکا ئەتوانێت ئەو مانگە بکاتە دەستپێکی کارەکەی خۆی و پاشان لە هەمان مانگە زەکاتی خۆی بدا بەس لەبەر زیادە خێرەکەیتی کە خراوەتە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە باش بەسەوەت کرد کە هەر بابەتێک کە بۆ زەکات بشێ ساڵی بەسەر بچێت زەکاتی بکەوێت ئەتوانی تۆ زەکاتەکەی بێ بەڵام هەنێک کەس هەیە بۆ نمونە ساڵەکە تەواو نابکات بەڵام حەزەکە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زەکاتی ئەو بابەتە بە یاخود ئەگەر پارەی هەبێ یاخۆ لی زیابێ حەز ئەکا مەسەلەن زەکات با کێشە نابێ ئەگەر بۆ منە ساڵی تەواو نەکرد بێ ئەو بابەتە بەڵام ئەو زەکاتی لەسەر بدا وەکو ئەوەی کە بڵێن کێشە نابێ وەکو کێشە نا اینجا حتا هەندێک جارێ ماڵێن بۆ ئەمڕۆ لیژنەی فتوا و زانایان ئەوەیان دیاری کردووە حتی نیسابی زەکات 2 ملیۆنی و بۆ 3 ملیۆن ئیتر ئەتوانی زەکاتی لێ بدەیت لە هەر ملیۆنێکا 25,000 مەسەڵەن لە بنام شەو گەنجێکی جوان خوا مۆفەقیان کە وتی قوربان من 100,000 پاشەکەوتم هەیە حەزەکەم زەکاتی لێ بدەم وتم دەی عەزیزەکەی من ئەمەی تۆ زەکاتی لێ نادرێ وتی ئەخۆ من هەروە دڵم ئاسوودەیە حەزەکەم زەکات بدەم وتم دەی 2500 دینارەکە وتی من 5,000 شەدەم ئەمە سوپاس بۆ خوای پەروەردگار دەستفرا بڵاوی و با بڵێن نەک دەست بڵاوی دەروون فراوانی و متمانە بەخوابوون ئەوەندە زۆرە سوپاس بۆ خوالای مسلمانان کە گرنگ نییە بەلایەوە ساڵی بەسەرا تێپەڕی بێ یا تێ نەپەڕی بێ حەزەکە بیبەخشێ لە ڕێی خوای پەروەردگارە باوەڕتان نەبێ من بینیومە خوشکیوان بینیوە هاتووە توێتی من پارەم نییە بەڵام حەزەکەم ئەم ئەڵلقەی خۆم ببەخشم لەم مانگی ڕەمەزانە بۆی تووشی خێر بم ئەمە نیشانەی حقیقەتەن هەم یەکەم متمانە بەخوابوون هەم ئەوەی کە دڵنیایە پێغەمبەریانە فەرمێ صلی الله عليه وسلم ما نقص مال من صدقة هیچ کاتێ بە زەکات و خێر و سەدەقات ماڵی ئینسان کەم ناکە بگرە بەرەکەتی تێ ئەکەوێ بۆیە مسلمانان لەوە ناترسێ بڵێەوە یا ناپرسێ خەمی بێ وەڵا ساڵی بەسەرا تێپەڕیوە تێ نەپەڕیوە کەوتە مانگی ڕەمەزان بۆ خۆی حدێکی نیسابی داناوە و حەزەکە لەم مانگا چون ئێمە پێغەمبەریان صلی الله عليه وسلم سەحابە ئەفەرمون لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزانە وەکو شەماڵ وابووە چۆن بای شەماڵ کاتێ هەڵەکە هەموو شوێنەکانە گرێتەوە ئاوا پێغەمبەریانیش صلی الله عليه وسلم وەکو شەماڵ هەموو چین و توێژەکانی گرتووەتەوە چاکە و خێر و سەدەقات و نەهێشتوە هیچ شتێک لە لای بوەستێ ئەوەی کە گەیشت بێتە دەستی خێرات تەوزیعی کردووە بەسەر مسلمانان و فەقیر و هەژاراندا بۆیە مسلمانانیش حەزەکەن لەم مانگەدا ئینشاءالله هاوشێوەی پێغەمبەریان صلی الله عليه وسلم بە هەمان شێوە ئیتر ئەگە ساڵیشی بەسەرا نەهاتبێتەوە گرفت دروست ناکە گرنگەوەی ئەم کەسە نیەتی وایە زەکاتی ئەم ماڵی کە خوا پێی بەخشیوە بیبەخشێ و حەقێکە لە سەرشانی و ئەدایکە بەرامبەر بە و بەرپرسیارەتی کە لە ئەستۆیەتی زۆر باشە مامۆستا باسی ئەوەت کرد کە ئەو کەسانەی کە زەکات ئەبەخشن بۆ نمونە بێ مسلمان بێت ئەبێت چەند بابەتێکت باس کرد لەسەر ئەو مەرجانی کە تایە بێ بزانم ئەو کەسانی کە زەکات وەرئەگرن کێن ئەو کەسانە پێم خۆشە بۆ باسێکم بۆ بکەیتی ئەو کەسانی کە زەکاتیان پێشێ خۆی پەروەردگار لە ئاەتێکی قورئانە بە ئاشکرا دیاری کردوون کە ئەفەرمێ إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل واتە خۆی پەروەردگار هەشت چین و توێژی دیاری کردووە کە ئەمانە زەکاتیان پێئەشێ هەندێکیان لە ئەم ڕۆی زەمەنی ئێمە نین وەکو مثلا عاملين عليها أو سا لزمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خلفای راشدین ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ کرێکارانێک هەبوون کارمەندانێک هەبوون زەکاتیان کۆ کردووەتەوە لەوە حەق و زەحمەتیان دراوەتێ یا بەندەیەک کۆیلەیەک کە ئەوسا هەبوو زەکاتی ئەدرایە بۆەوەی خۆی بکڕێتەوە ئازادی خۆی بەدەستبێنێ بەڵام ئێستا لەم زەمەنا ئەوانەیان نین بەس ئەوەی کە لەم ڕوا زەکاتی پێئەشێ فەقیر واتە کەسێ بەشی بژێوی ژیانی نەبێ مسکین واتە کەسێ هەیەتی بەڵام بەشی ناکە عفوەن مەسەڵەن بۆ نمونە
لە مانگێکا پێویستی بە 400,000 ئەو داهاتەکەی 200,000 ئەمە زەکاتی ئەدرێتێ بۆ ئەوەی بژێوی ژیانەکەی تەواو بکە. ئەمە فەقیر و مسکین. قەرزار یەکێکە لەو چین و توێژانەی کە زەکاتی پێ ئەشێ، بەڵام ئەبێ قەرزارێکی لەسەر بابەتی حەڵاڵ بێ، حەقەتەن لەسەر بابەتی حرام نەبێ و پاشانیش بۆ گۆڕینی مۆدێلات نەبێ. کابرا ئەمڕۆ حەزی کردووە سێتی مەطبەخەکەی بگۆڕێ، قاتی سێمی ماڵەکەی بکاتەوە، یا مۆدیلی سیارەکەی بگۆڕێ و قەرزار بووە لەسەری بەوانە ناشێ. کابرا قەرزار بوو بێ، هەر خانووی نەبووە، ئێستا خوای پەروەردگار دەروی خێری لێ کردووە خانوویە بکڕێ، یا هەر سیارەی نەبووە ئێستا بەتەمایە سیارەیە بکڕێ، یا بەتەما بۆ هاوسەرگیری بکە، ئالەو جویان نەخۆشە قەرزار بووە لەسەر ئەو بابەتانە، ئەمانە زەکاتیان ئەدرێتێ، ئەمە فەقیرە. بەڵام ئەمە با بڵێن قەرزارە، نەگەوەی کە دیکۆرێکی گۆڕی بێ. و پاشانیش هینمان هەیە ابن السەبیل، یعنی کەسی لێ قەوماو، ئەو کەسە لێ قەوماوە با بڵێن لە وڵاتی خۆشیە سەرمایەدار بێ، بەڵام ئێستا هاتووەتە ئێرە لێ قەوماوە، زەکاتی ئەدرێتێ تا پێی بگاتەوە شوێنی خۆی و دەستی بگاتەوە ئەو ماڵ و سامانەی کە هەیەی. اینجا فی سەبیلی الله ئەوانیش کە هەر کارێکەکەن لە ڕێگەی خوای پەروەردگار، یا هەنگاوێک ئەنێن، یا بابەتێک ئامادە ئەکەن کە ئەم بابەتە سوودی هەیە بۆ گەیاندنی پەیامی پیرۆزی ئیسلام، ئەمانە شاوکاری ئەکرن بۆ بەردەوام بوون لەسەر ئەو کارە پیرۆزەی کە گەیاندن و بڵاوکردنەوە و تێگەیاندنی تاکەکانی کۆمەلگایە و ئاشناکردنیانە بە پیرۆزیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام. زۆر باش. مامۆستا هەمیشە کە باز لە زەکات ئەکرێ، مەسەلەن ئەگەر کەسێک بێوێ زەکات ببەخشێ بۆ کەسانی کە باست کرد، خەڵک ئەڵێ بۆ نمونە بۆ خزم و کەسوکارەکەی خۆن مەسەلەن نزیکترن، یان دایک و باوەگیان خوشک و برا. ئایا ئەمە پرسیاری زۆرێک لە خەڵکە، ئایا زەکات بە دایک و باوەگ یاخود خوشک و برا ئەشێت؟ مەسەلەی خێر و چاکە و زەکات خوای پەروەردگار فەرمێ الئەقرەبوون ئەولا بالمەعروف، تۆ سەرەتا لە خزمەکانی خۆتەوە دەست پێ بکە ئەگەر محتاجن هاوکاریان بکە. بەڵام ئەمەش بە واتایە نا، یعنی بڵێ وەڵام من زەکات دەدەم بە باوک و دایک، یعنی زەکاتدان بە باوک و دایک دروست نییە، چونکە نەفەقەی باوک و دایک تا کاتێ من مناڵ بووم نەفەقەی من لەسەر شانی باوک و دایکم بوو، کە من گەورە بووم تواناییم پیا کرد ئەو کاتە نەفەقەی باوک و دایکەکەم کە چووەتە ساڵەوە لەسەر شانی منە، چونکە کەسێکاتە خزمەتی پێغەمبەریان صلی الله عليه وسلم فەرمووی باوکم دەست ئەخاتە ناو ماڵ و سامانەکەم پرسم پێ ناکە. پێغەمبەریانیش فەرمووی صلی الله عليه وسلم ئەنتە ومالوکە ملک لئەبیک، تۆ خۆیشت مڵکی باوکتی، چ جای بگاتە سەروەت و سامانەکەت. بۆیە حەقیقەتەن حەیفە بڵێ وەڵها من زەکات دەدەم بە باوک و دایکم، یا هەر پرسیاری وا بکرێ. باوک و دایک جێگەیان سەرسەرە، وقضى ربك ألا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا، هاوتای کردووە لەگەڵ پەندایەتی بۆ خوای پەروەردگارە. بۆیە هەر حتا من پێم وایە ئەبێ ئەو کەسە کە پرسیار بکە بڵێ زەکات بم بە باوک و باوکم لەوەش ئەبێ شەرم بکە نەیڵێ ئەو پرسیارە. ئەمە پرسیاری خەڵک ئەرەوەڵا بە دڵنیاییەوە منیش لەسەر هاوڕام لەگەڵ جەنابەت لە خۆشمیان زۆر پرسیوە ئەکرێ بیەم بە باوک و دایکم، ینی بە هیچ شێوەیە نابێ باسی باوک و دایک بکرێت، چون باوک و دایک لەسەروی هەموو شتێکە و تایبەتە و تۆ خۆشت مڵکی ئەوانی چ جای ئەگاتە ماڵ و سامانەکەت. بەنسبەتی خوشک و براوە، خوشک و برا مادامێک با بڵێن گیان لە یەک ئەو برایە خێزاندارە ماڵی جیایە، ئەو خوشکەیە هاوسەرگیری کردووە ماڵی جیایە، وەکو شەرع پێی ئەشێ ئەتوانی زەکاتی بیتێ، چونکای هەر کەسێ نەفەقەی لەسەر تۆ واجب نەبوو تۆ ئەتوانی زەکاتی بیتێ. بەڵام وەڵاهی لە شان و شکۆ و مروئەتی ئینسانان نییە بڵێ من زەکاتە دەم بە براکەم، من زەکاتەیەم بە خوشکەکەم. دەی ئەگەر من خوای پەروەردگار ئەوەندەی دەسەڵات یاومەتێ بتوانم زەکات بەم، حەیف نییە براکەم محتاج بێ کە بڵێم وەڵا ئەوەندە محتاجە پێویستەکە خەڵکی زەکاتی باتێ من هاوکاری نەکەم. پیرەمێردی شاعر ڕەحمەتی خوای لێبێ قسەیەکی جوانی هەیە، بەیتێکی شعرە فەرمێ باسێقات نەبێ خان و سەراکەت، قاتێکی بدە تۆ بە براکەت. یعنی بۆچی تۆ نتوانی هاوکاری براکەت بکەی بڵێ وەڵا زەکاتی ئەدەمێ، من ناڵم وەکو شەرع ناتوانی بیەیتێ مادام نەفەق ژیانی جیایە و هاوسەرگیری کردو و نەفەقەی لەسەر تۆ واجب نییە. بەڵام وەڵاهی حەیفە لەگەڵ ئەخلاقی جوانی مسلمانانە ناگونجێ بڵێ وەڵا من زەکاتەیەم بەبرام. براتە خوشکتە هاوکاری بکە، یارمەتی بدە، نەک وەکو زەکات، هەر وەکو ئەوەی کە براتە، وەکو ئەوەی کە پشتە، وەکو ئەوەی کە خوشکتە. ئەگینا ئاساییە، بەڵامی تر لەوەدا کە دوورەکەوێتە بۆ ئامۆزا و پورزا و ئەوانە زۆر ئاسایە، ئەوان شایستەترن بەوەی کە هاوکاریان بکەی زەکاتیان بیتێ سەدەقە و خێریان لەگەڵا بکەی، اینجا دوای ئەوان بگەیتە لای خەڵکانێکی دوورتر و اینجا دوورتر بۆ ئەوەی ئینشاءالله هەمووی وەکو یەک لەسەر یەک سفرە و خوانی ڕەنگا و ڕەنگ ئینشاءالله کۆ ببینەوە بە ئیزنی خوا. ئینشاءالله. مامۆستا باسی ئەوم بۆ بکە بزانم زەکات مەرجە ئەو کەسێک کە زەکات ئەبەخشێت
مەرجە هەموو ساڵێک بیا بە یەک کەس یاخود ئەو زەکاتی کە هەیەی ئەو بڕەپاری کە یاخود ئەو بابەتی کە دایناوە بۆ زەکات ئەتوانێت لە چەند خێزانێکە مثلەن زەکاتەکەی ببەخشێت. ئاساییە ئێمە وتمان زەکات بەو کەسانە ئەشێ ئەم مەرجانی تیا بێ فەقیر بێ مسکین بێ قەرزار بێ لێ قەوماو بێ یا لە ڕێخوا بێ ئەمانە زەکاتیان پێ ئەشێ ئاساییە زەکاتەکە بە هەر کام لەمانە بدرەجا هەموو ساڵە دووبارە ببێتەوە یامنا مشکیلە نییە بەڵام ئەوە ئەسڵە کە ئەم کەسە با بڵێن خێزانێکی دیاری کردووە هاوکاری ئەکا زەکاتەکە وا لێ نەکا بڵێن کوردەواری وتەنی خۆمانەڵێ کولەمەرگی ئەو قەرارە ینی 100,000 باتێ 50,000 باتێ نەبتوانێت ڕێک و پێک پێداویستێکی ژیانی پێدەستە بەر بکە نەبتوانێت دوو قات جل بۆ مناڵەکانی بکە. ئەسڵ وایە لە شریعەتی پیرۆزی ئیسلامە کە تۆ ئەتەوێت زەکات بدەی بە کەسێ ئەزانی بێکارە ئیشی نییە هەوڵ بدە مەسەلەن بۆ نمونە لە ئەمڕۆە 4-5 وەرەقەی بۆ بدە بە ماتۆڕێکی سێتایە با بچێتە ئەو بازارە کەسابەتێکی پێ بکە بابارێکی پێ بگوازێتەوە یا مەسەلەن عەربانەیەکی بۆ بکڕە با لە شوێنێکە دای بنێ میوەیە تەڕەبارێ سەوزەیەکی پێ بفرۆشێ بۆ ئەوەی ئینشاءڵڵا ئیتر ئەم کەسە وردە وای لێبێ ئەویش بچێتە سنفی ئەوانەوەی کە زەکات بدا نەگەتر هەموو ساڵێ وای لێ بکەی چاو لە دەست بێ وا لەم کەسە بکەی هەمیشە چاوەڕێ بکەیت دەیکەی ڕمانگی ڕەمەزانیە بۆ ئەوەی یارمەتی و مێنحەو مەسەلەن زەکاتەکە وەربگرێ ئەگینا لە ڕووی ئەوەی کە ئەم کەسە وەزعیەتی هەیە نەخۆشە ئیش و کاری پێ ناکرێ ئەمە تەبیعیە بەڵێ هەموو ساڵێ هاوکاری بکرێ یا مەسەلەن فەقیری وا هەیە لە مانگێکە بای 600-700,000 عیلاج ئەبێ وەربگرێ ئەوانەی خوا پەنامان با و شیفا بۆ نەخۆشینەکان بنێری یا ڕەبی نەخۆشی درێژخایەنیان هەیە تەبیعیە بەڵێ هاوکاری بکرێن بۆ ئەوەی پێداویستی خۆیان لە ڕووی پزیشکی و لە ڕووی تەندروستیەوە ئینشاءڵڵا دابین بکەن زۆر ئاساییە بەڵام ئەسڵ ئەوەی ئینشاءڵڵا وایان لێ بکەی وردە کە ئیتر ئەوانش ئینشاءڵڵا پێویستیان بە زەکات نەبێ واتە ئەوەنە زەکاتەکە یعنی بێکە بۆ ئیسیفادەی لەبکەوتکی دوای لێ بکەی ئیسفادەیەکی لێ بکە ئەم کەسەش مەسەلەن ئەتوانی تەکسیە بکڕی بۆ کەسێ ئیتر ئەم کەسە خێزانێک لە پاڵیا ئەحەسێتەوە ئەتوانێت بۆ تەکسیە کاروبارێک ئەنجام بدا و ئیتر خۆشی پێویستی ساڵی داهاتوو بە زەکات نەبێت تا ئەوەی تۆ مەسەلەن 50,000 بۆ ئەو 50,000 بۆ ئەو هیچ کلێنێکیش بۆ هیچیان نەگرێت. زۆر ڕاستە مامۆستاگیان بزانم زەکات لەسەر چی ئەکەوێت لەسەر چ شتێ ئێمە ئەتوانین زەکات بدەین؟ ئەو شتانەی کە زەکاتیان لێ ئەکەوێ لە شریعەتی پیرۆزی ئیسلامە دیاری کراون هەموو جۆرە پارەیەک ئاڵتون زی و ڕەشە وڵاخ حشتر مەڕ و بزن ئیتر تاک بێ یا پێکەوە بێ بە تێکەڵ فەرقیان نییە لە دەغڵ و داناگەن موجۆ لە وشکا مەسەلەن خورما مێوژ ئەمانە هەموو زەکاتیان لە ئەکە بە کورتەکەی شتێک کە قووت بێ واتە مرۆڤ بتوانێت بیخوا و ژیانی پێ بەردەوام بکە زەکاتی لێ ئەکەوێت. باشە مامۆستا باسی ئەوە کرێز هەنێکات ئەو کەسانی ئەو خانمانی کە ئاڵتونیان هەیە کە بڵێن ئاڵتونەکان ئەوە ناکە بڵێن بۆ ڕۆژانە بەکارێنن یاخۆ بۆ مناسەباتەکان بەکارێنن ئەو ئاڵتونی کە زیایە بەکارێنایانێ ئەگەر بیەوێ زەکات با لەسەر ئاڵتونەکەی ئەبێ بۆ نمونە پارچێک ئاڵتونی دیکە کا بە زەکات ئایا ئەتوانێت لە جیاتی ئەو پارچە ئاڵتونە ئەو پارچە ئاڵتونە بکرێت بە پارە و بۆ نمونە پارەکە بدا ئەمە ئاساییە؟ بەنسبەتی خشلی خانمانەوە ئەوەندەی کە بەکاری بێنێ بۆ خۆی وەکو کاروباری وەک بەڕێز دەڵێ لە بۆنەیەکە لە مناسبەیەکە ڕێگە پێدرا و ئاساییە تا ئەو خۆی لە 20 مسقال ئاڵتون زەکات دەکەوێت لە 140 مسقال زی و زەکات دەکەوێت تا ئەو ڕادە لە سنووری عورفی کۆمەلگا دەرنەچێ ئاساییە بەڵام ئیتر حتا با بەکاریشی بێنێ ئەگەر ئەوەندە زۆر بوو لە عورفی و کولتوری ئەو کۆمەلگایە دەرچوو مەسەڵەن بڵێن خوشکێک نیو کیلۆ ئاڵتونی هەیە یا بەرەو سەرتر ئیتر ئەوە عورفی کۆمەلگای ئێمە نییە خوشکێک خاوەنی ئەوە بێ ئیتر ئەو باش وایە زەکاتەکەی بدرێ زەکاتەکەشی شەر نییە پارچێ لە ئاڵتون بدا لە 20 مسقاڵە نیو مسقال ئاڵتونە مەزەندە ئەکرێ ئەمڕۆ با بڵێن وا دانین مسقالێک ئاڵتون بای 3 وەرەقەیە ئەو نیو مسقال واتە وەرەقە و نیوێ زەکاتی ئەو 20 مسقالە پارەکەی ئەدا بە فەقیرێک یا بە هەژارێ ئەگەر خۆ زیویش بوو لە 140 مسقال زیوە دوو لە سەرسێی واتە مسقالەکەی بە 3 بەشەوە دوو بەشی ئەدرێ لە زەکاتی ئەوەی کە هەیەتی بە پارە ئەدرێ و زۆر ئاساییە. باش پرسیارێکم هەیە لەوانەیە ئەمە تۆزێک بۆ بابەتەکەش لا با بەڵام زۆرێکمان هەیە بڵێم باوکی خێزانەکە سەرۆکی خێزانەکە ئەمری خوای کردو بەڵام مناڵەکانی هەتی و ئەبن لەو کاتەیە بەڵام سوپاس بخوا بوونمونە شتێکی ئەوەی بۆ جێهێشتون کە مناڵەکان بۆ نمونە محتاج نەبن خێزانەکەی محتاج نەبێ لەوانە خێزانەکەی لە هەنێک کاتە ئاڵتونێکی باشیشی هەبێ خانووی هەبێ بەڵام ئەوەی لای ئێمە لە ڕووی
کۆمەڵایەتی و لە ڕووی ئیسلامیشەوە ئێمە هەر بە چاوێکی ئەوەنەیە چۆنەڵی سەیری هەتیوەکەین و پێمان ناخۆشە بەڵێ بەتەکیید بزانم ئەمە ئەو شتانی کە هەیەەکە مناڵەکانی پێبەخێ و بکرێ ئایا ئەوە زەکاتی لەسەر ئەکەوێ زەکاتی هەتی و یاخود ئەو ئاڵتونەی کە خێزانەکەی هەیەی ئەوە زەکاتی لەسەر ئەکەوێ خۆی هەندێک جار ئێمە چوون بە هەست و سۆزەوە تەعامل لەگەڵ هەتیوە ئەەکەین بەرەو هەڵەمان ئەبا هەندێک جار ئەمەی کە هەتیوە تەنها مەرج نییە تۆ مادیەن یارمەتی بی پێغەمبەریانە فەرمێ صلی الله عليه وسلم کەسێ بتوانێت دەست بەسەر هەتیوا کا بێنێت دڵی خۆشکە بتوانێت وای لێ بکە زۆر هەست بە کلێنی نەبوونی باوکی بکە لەگەڵ منە ئاوایە لە بەهەشتا ئیتر خۆشت هەر نییە پاری بدرێتێ ئەگینا وەک بەڕێز دەفەرمی کەسی وا هەیە مناڵە هەتیوە بەڵام ماشاءالله سەرمایەدارە باوکی بەتوانا بووە سەروەتێکی باشی بۆ بەجێ هێشتووە ئەمە قەیومەکە ئەگەر خۆی گەیشت بێتە تەمەنی ئەوەی کە بلوغ واتە گەیشت بێتە 18 ساڵ وەکو ئەمڕۆ یاسا دایناوە ئەبێ ئەویش زەکات بدا نەگەر زەکاتی پێناشێ ئەبێ زەکات بدا یا ئەو خوشکە بەڕێزە کە ئێستا با بڵێن هاوسەرەکەی کۆچی دوایی کردووە ئەگەر ئەوەی کە بۆی بەجێماوە یا ئەوەی کە هەیەی بگاتە ئەو حەدەی کە ئەبێ زەکات بدا ئەویش ئەبێ زەکات بدا ئێتە هەر لەبەر ئەوەی هەتیوە هەتیوی مەرج نییە بۆ ئەوەی زەکاتی پێ بشێ چونکە یەکێک نییە لەو سنفانی کە زەکاتیان پێ ئەشێ ڕاستە سەرمایەدارە پێویستی بە دڵنەواییە پێویستی بەوەیە مەسەلەن دڵی خۆشکەی ئەگەرە خۆمەرجیە زەکاتی بدرێتە نەوەڵاگەر وەزعی باش بوو زەکاتی نادرێتە ئیتر زۆر باشە مامۆستا بزانم تا چەند گرنگە ئێمە کە زەکات بین بە کەسێک یاخود سەرفترەکەی سەلەمانی پیرۆزی ڕەمەزانە ئەوە شتێکە کە پێویستە هەمومان ئەوەرکە جێبەجێ بکەین تا چەند ینی ئەو کەسی کە وەری ئەگرێ کە پێویستی پێیەتی تا چەند گرنگە کە ئێمە نەزانین ینی ئەو کەسە نەزانێت کە ئەمە زەکاتە یاخود سەرفترێ یاخود باسی نەکەین یاخود گرنگە بە ئەوەی کە ئەو کەسی کە زەکات و سەرفتە وەرەگرێ بزانێ ئەمە زەکات و سەرفترەیە خۆی زۆر ئاساییە کەسی بەرامبەر ئەبێ بزانێ ئەمە زەکاتە وەریەگرێ ئێمە لێرە کە ئەڵێن سونە دوایە دەستی ڕاست کە خێرێ ئەکا دەستی چەپ پێی نەزانێ بۆ ئەوەی خۆی پەروەردگارە فەرمێ لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئەفەرمێ ئەو خێر و سەدەقەیە کە ئەیکەی ئەو چاکەی کە ئەیکەی ئەو زەکاتەی کە ئەیدەی بە منەتکردن و ئازاردانی دڵی بەرامبەر بێخێری مەکە وای لێ مەکە کە خێرەکەی لە دەست بدەیت بۆیە کاتێک کە زەکاتەتی زۆر ئاساییە بە کەسی بەرامبەر بڵێ ئەمە من زەکاتە ئەیدەم بە تۆ بەڵام وا سنگ دەرنەپەڕێنی کە ئەنەما ئەها من خەریکم چاکەل لەگەڵاکەم من پیاوەتی لەگەڵاکەم نا وای دەربڕە ئەدای دەربڕینەکە زۆر جارێمە هەموو جارێ هەر بۆ سوعبەت لە ماڵ و ئەڵێن ئەگەر تۆ بتەوێت بە مناڵەکەت بڵێ پەرداخی ئاوم بەرێ تەشبیهی نەبێت ناوچاو گشتێ بڵێ ئاهەڵسە پەرداخی ئاوم بەرێ ئەگەر بیشیێنێ لەوەچێ بە بێزاریەوە بێنێ بەڵام ئەگەر بە دەموچاوێکی زەردەخەنەوە بڵێ ئازیزەکەم زەحمەت نەبێ ئەتوانی پەرداخی ئاو بێنی ئەیشیێنێ چێژیش لە هێنانەکەی ئەبینێت چون ئەزانی ڕێزێکی لێگیراوە کەسی بەرامبەریش کاتێ تۆ ئەو خێرەی ئەدەیتێ ئەو زەکاتەی ئەدەیتێ کە ئەچیتە لای بڵێ کەسەکەی من ئەمە مڵکی خوا ئەمڕۆ خوای پەروەردگار نیعمەتێکی بە من بەخشیوە لای من ئەمانەتە ئەم ئەمانەتەی خوای پەروەردگار لەسەر منی واجب کردووە بەشێکی بگەڕمەوە بۆ بەندەکانی خوای پەروەردگار تۆژێکێکی لەو بەندانەی خوای پەروەردگار ئامادەی ئەم حەقی خوای پەروەردگارم لێ وەربگری بۆ ئەوەی ئەوش بە عیزەتێکەوە وەری بگرێ هەست نەکە خوا نەخواسە لەبەر ئەوەی کە کەم دەسە ئیتر پێگەیەکی کۆمەڵایەتی لاوازی هەیە هەرچەند ئەمڕۆ وایە ئەوەی کە زیاتر حسابی بۆ ئەکرێ لایەنە مادی و شیکپۆشیەکەیە ئەگینا حساب بۆ کەسایەتی کەسەکان کەمتر ئەکرێ زڵوفەکە وای لێ هاتووە ئەگینا لە حەقیقەتە خوای پەروەردگار فەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم بەڕێزترینمان لای خوای پەروەردگار پارێزگارترینمان و ئەوانەمانە کە زیاتر پابەندی شریعەتی پیرۆزی ئیسلامین بۆیە ئاساییە با کەسەکە بێ بزانێ ئەمە زەکاتە ئەیدەیتێ بەڵام وای مەدرێ هەست بەکەمی خۆی بکە وا بیێرێ کە ئەم کەسەش هەست بە دڵ ئاسوودەیە بکە کە لە تۆی وەرگتو ئەزانێ بە سوک سیر نەکراوە ئەزانێ ئەمیش ئەمڕۆ خوای پەروەردگار لەو ئەچێ تاقی کرد بێتەوە کە نیعمەتی ماڵ و سامانی پێ نەبەخشیوە کێ ئەڵە سبەینە جێگەکان ناگۆڕدرێنەوە ئەم نایەتە جێ ئەم و ئەو بچێتە جێگە و بۆ ئەوەی ئەوش بە هەمان نەفەسەوە ئەو ئەمانەتەی خوای پەروەردگار کەلامانە بیگەێنینە بەرامبەر بۆی ئەویش بە دڵشکاوی و وەری نەگرێ و ئێمەش خێرەکەمان لە کیز نەچێ زۆر ڕاستە مامۆستا محەممەد ئەگەر لە ئێستاە من خۆم بینیومە لە چەند کەسێکە کە کەسی سێهەم یەنە ناو بابەتەکە بۆ نمونە زەکاتەکە ئەبەخشن بۆ کەسێک کە پێویستێتی و زۆر کات کە شتێک بۆ شتێکی کڕیوە کەسەکە یان شتێکی گۆڕانکاریەک بۆ لە ژیانیا مەسەلەن توێتی خێرخوازێک مسلمانێک باوەڕدارێک بۆ نمونە بەسەری کردوونێتەوە بە زەکات بەڵام نازانین کێ ئاشتی وە گونجاوە زۆر ئاساییە هەر لە یاسای شەوا ئەڵێ و لە شریعەتی شاهر وایە ئەلوەکیل و کەل ئەسیل
کەسی وەکیل کە بەڕێزت یا من مەسەلەن کەسی سێم ئەەکەمە وەکیلی خۆمەڵێم تۆ وەکیلی من بە ئەم زەکاتە ببەخشە بەوانەی کە ئەزانی مستحقن زەکاتیان پێ ئەشێ زۆر ئاسایە ئەو لە بەنوێنەرایەتی من زەکاتەکە یا سەرفیترەکە حتا ئێستا من ئەکرێ بە کەس براکەم بڵێم بە کەسێکی تر بڵێم کاکە ئەو تۆ وەکیلی من بە سەرفیترەکەی منیش مەسەلەن 3 سەرخێزانین 4 سەرخێزانی تۆ وەکیلم بە ئەویش قبولی کا بڵێ ئەوە قبولم کرد من لە باتی تۆ ئەو سەرفیترێ بم زۆر ئاسایە چون ئەمەی کە وەکیلە هەروەکو ئەسڵەکە وایە و لەوەچی ئەم زۆر حەز نەکا دەرکەوێ یەکێکی تر ئەکاتە وەسید لەو بینە ئەڵێ تۆ بڕۆ ئەم حەقەی خوا بگەێنەرە بەندەکانی خوای پەروەردگار زۆر ئاسایی و ڕێگە پێدراوە بەڵێ زۆر باشە مامۆستا محەممەد من پرسیارێکی تۆم نەماوە سەبارەت بە بەخشینی زەکات تۆ ئەگەر شتێکت ما بێ زانیارێکی دیکە من بیرم چوو بێ پم خۆشە بەرنامەکەمان بۆ دەوڵی دەستان خۆش بێ حقەتەن بابێکی ضرورە بەتایبەت لەم وەزعی ئێستەی هەرێمەکەی ئێمە کە هەندێک قەیرانی دارایی و هەندێک ناتۆزێ زۆریش قەیرانی دارایی هەیە لە ناوە ئینشاء الله هیوام وایە خوای پەروەردگار هەموو لایەکمان وا دڵنەرم بکا بتوانین لە ئاستی بەرپرسیاریەتیا بین بەرامبەر بە یەکتر پێغەمبەرگیانە فەرمێ صلی الله عليه وسلم من أصبح ولم يهتم بأمور المسلمين فليس منهم ئەگەر کەسێک شەو بە ڕۆژ بکا و بایەخ و گرنگی نەدا بە کاروباری برا مسلمانەکانی ئەوە زەحمەتە لەگەڵ ئەوانە حسابی بۆ بکرێ بۆیە حەقی خۆیەتی ئینشاء الله سەیری دەوروبەری خۆمان بکەین ئەگەر خوای پەروەردگار ناز و نیعمەتێکی پێبەخشیوین بتوانین هاوڵاتیانی خۆمان هاوگەڕەکەکانی خۆمان خزم و کەسانی خۆمان بەسەر بکەینەوە بۆ ئەوەی ئینشاء الله من تێر نەبم و ئەو برسی هەر بۆ زەردەخەنە ئەڵێ دوو نەفریان بردە نەخۆشخانەیەک هەردووکیان بەسکێشە یەکێکیان لە برساسکیێشە یەکێکیان زۆری خوارد بوسکیێشە ئەکرا ئەمەی کە زۆری خواردووە زۆری نەخواردایە و زیادەکەی بە برسیەکە بدایە و کاتە هیچ کامێکیان سکیان نێشە خۆزگە هەموو لایەکمان بەو تێڕوانینەوە سیرمان بکردای ئینشاء الله بەرامبەر بە دەوریبەری خۆمان بەتایبەت لە نزیکەوە دەست پێ بکەین هەست بە بەرپرسیارەتی بکەین سەیری کە حاڵ و گوزەرانی یەکتری بکەین بتوانین دڵسۆزی و برایەتی بۆ یەکتری بکەین بۆ ئەوەی ئینشاء الله قەرارە لەم ڕەمەزانە خوای پەروەردگار لە کۆتایی ڕەمەزانە هەموو لایەکمان خەڵات بکە خەڵاتی لێ خۆشبوونمان بکە خەڵاتی ئازادیمان لە ئاگری دۆزەخ پێ ببەخشێ بۆ ئەوەی پێکەوە ئینشاء الله بتوانین زەردەخەنەیەکیش بخەینە سەر لێوی یەکتری و بەتایبەت ئەو خێزانانەش کە لەوە ئەچێ سفرەوخوانیان ڕازاوە نەبوو بێ خوای پەروەردگار ئێمە بکاتە وەسیلێ بتوانین ئەوانیش لەگەڵ ئێمە دوو جەژن بکەن یەکێک جەژنێک بە سەرکەوتن بەسەر هەوا و ئارەزوەکانە و بەدەستهێنانی ڕەزامەندی خوا یەکێکی جەژنێک دڵخۆش بوومان بەو دڵخۆشبوونمان بەو تەوفیقی خوای پەروەردگار کە تەوفیقی داوین مانگێک خۆمان بۆ خوایەک لای بکەینەوە یەک نوکتەی تریش لە خزمەتتانە عەرز کەم لیژنەی فتواوا دیاری کردووە بۆ هەر کەسێک 3000 دینار بێ سەرفیترە بەڵام حەقیقەتەن ئەسڵ ئەوە بۆ عامەی خەڵکە حەقی وایە هەموو کەسێک سەیری سفرەوخوانی خۆی بکە ئەگەر من لە مانگەکە کەسی ڕۆژ بووە 15 ڕۆژی 20 ڕۆژی لەسەر سفرەکەم بۆ بەربان گۆشت هەبووە یا مریشکە بووە حەقیقەتەن ئەوە کەمە حسابی ئەوە بکە ئەگەر بچێتە خواردنگەیەک نانێک بخوا بە گۆشتەوە یا بە مریشکەوە لە 6000 لە 5000 7000 خۆی ئەبینێتەوە حەق حساب بۆ ئەوە بکە نەڵێ وەڵام من وەکو عامەی خەڵک سوپاس بۆ خوای پەروەردگار تۆ خوا دەرفەتی یاوی ئێواران بە گۆشتی ئامریش بەربانگە کردوێتەوە ئیکتفا بە 3000 مەکە بیکەرە 5000 بیکەرە زیاتر چون لای خوای پەروەردگار ون نابێ و خوای پەروەردگاریش ئەفەرمێ و ئەن تەصەدەقوا خەیر لەکم ئەگەر بیبەخشی پێش خۆتێ خستووە و باشترە بۆ تۆ و لەولا بە چەند قاد ئینشاء الله وەری ئەگریتەوە لە خوای پەروەردگار ئەپاڕێمەوە خوای پەروەردگار هەموو لایەکمان لە گوناهەکانمان ببەخشێ و دڵ و دەروونێکمان بداتێ کە بتوانین هەر هەنگاوێک کە ئەینین مەبستمان پێ ڕەزامەندی خوای پەروەردگار بێ و زۆر جار بۆ سوعبەتەوەڵین گیرفان لەسەر دڵ دروست کراوە ئەو پارەی کە ئەچێتە ئەم گیرفانە با هەر لە دەرەوە بێ نەچێتە دڵ چون ئەکەر چووە ئەو دی و بۆ خۆشت ئیسفادەی لێ ناکەی با لە دەرەوە بێ بۆی خۆشت سوودی لێ ببینی و خەڵکیش بتوانێت لە دەستت سوود ببینێ چون ئەو دەسە خێرە کە بتوانێت خێر بداتەوە و زەردەخەنێک بخاتە سەر لێوی دەوروبەریەکانی ئینشاء الله زۆر ڕاستە زۆر سپاس مامۆستا محەممەد بۆ ڕێنماییەکانن لەسەر بابەتی گرنگی بەخشینی زەکات سپاس بۆ ئامادەبوونتمان دوومان کردی سپاسی ئێوەژەکەم دەستان خۆش بێ و خوای گەورە هەموو لایەکمان موفەقکە ئینشاءالله سپاس زۆر سپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا محەممەد سەرگەتی کە بەڕێزیان مامۆستای ئاینی بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بۆ قسە و باسمان کرد لەسەر گرنگی بەخشینی زەکات و سەرفترە تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.